سەبارەت بە کار و چالاکیەکانی بەشی هونەری سینەما سەرۆکی بەشی هونەری سینەما مەریوان ئیبراهیم لەگەڵمانە. کاک مەریوان سڵاو لێبێ، سوپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. سپاس. ئەمێ بزانم کار و چالاکیەکانی بەشی هونەری سینەما بۆ ئەم ساڵ چیتان کردووە و هەروەها پلانتان چییە بۆ داهاتوو؟ دەستخۆشیان یەکەم سەرەتا ئێمە ساڵانە هەموو ساڵێک لە یادی ڕۆژی جیهانی سینەمایە لە 12 هەموو ساڵێک ئەو یادەمان بەرز نرخانووە بە کۆمەڵێ فیلم کەواتە کە بەرهەمی بەڕێوەبەرایەتەکەمانە خۆمان بەرهەمێنین. ئیم ساڵیش خۆشبەختانە چاوەڕوانیەوەکەین کە بودجەیەکی باشمان بۆ دیاری بکەن کە بۆ 28/12/2022 خۆمان ئامادە بکەین کە کۆمەڵێک بەرهەمی کە و کورتە فیلم بەرهەم بێنین. هیچ گۆڕانکاریەکەکرێک لە ساڵانی پێشووترا لە مەبەستم مەراسیمەکەیە؟ مەراسیمی 28/12 بەڵێ جیاوازیەکی زۆر هەیە. چۆن یعنی ئێمە کە بەڕێوەبەرایەتی بووین ئەو سەردەما بورجە لای خۆمان بوو، خۆمان تەرخانمانە کرد، خۆمان قەرار لای خۆمان بۆ دروستکردنی فیلم و تەرخانکردنی و بورجێ. بەڵام بەداخەوە کە ئەو بەڕێوەبەرایەتی نەمابوو بەبەش ئێستا هیچ بورجەیەکمان لە بەردەستانیە. ئێمە چاوەڕوانی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرەتی گشتی و هونەری سینەمای سلێمانیەکەین کە ئەوان پارەمان بورجەمان بۆ تەرخانکەن و فیلم دروستکەین. بەڵام تاکو ئێستا هیچ شتێک لە ئاران نیە، شتێکی وا لە ئاران نیە. بەڵام چاوەڕێەوەکەین ئیشەڵڵا گەر لە مانگی 8 بورجەمان بۆ تەرخانکەن و دەستکەین بە دروستکردنی ئەو مەراسیمە. ئەو خولانەی کە بەنیازن بیکەنەوە بۆ ئەم ساڵ یان کردوتانەتەوە کامانە بوون؟ چەند خولێکمان هەیە. یەک لەوانە هەموو ساڵێک بەشی هونەری سینەمای سلێمانی چەند نمایشێکی ئەو فیلمانە ئەکات کە دروستمان کردووە هی بەڕێوەبەرایەتەکەمان و هی دەریشەوە ئەو نەرمەدانی کە لە دەریشەوە کاریان کردوانێنین لە زۆربەی شوێنەکان بۆ نمونە لە گرتوخانەکانە نمایشیەکەین بۆ ئەوانەی کە گیراون ئەو فیلمان نمایشەکەن و هەڵی شیەسەنگێن و مناقەشەشیەکەن و گفتوگۆیەکی تێروتەسەی لەسەرەکەن. ئەمە یەک. دووەمیش وا بڕیارە لەگەڵ بەشی هونەری مناڵانی بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی بەنیازین ئەو فیلمانی کە تایبەتە بە مناڵ بچینە قوتابخانەکانەوە چی لە باونی لە باخچەوە دەست پێ بکات تاکو پۆلی 6 و ئەمانە ئەم فیلمانە نمایش بکەین. بەڵام جارێ بڕیارەکە تەسبیت نەبووە، بەڵام لەخۆ ئامادەکردنین. ئێستا بەشی هونەری سینەما خولێکیان کردووەتەوانێت ئەکرێ باسی ئەو خولم بۆ بکەیت؟ ئەو خولە من پێشتر ئەوای باسی ئەوم کردە بەڕاستی لە چەند مانگ لەمەوە پێش ویسمان چەند وەرکشۆپێک بکەینەوە لەسەر سیناریۆ دەرهێنان کە لە ئاسێکی جیهانیە بێ کە مامۆستا لە دەرەوەی وڵات بێنین. بەڵام بەداخەوە بورجەکەیان بۆ سەرم نەکردین. بەڵام خۆشبەختانە هونەرمەندان و فەرمانبەرانی بەشەکەمان هەستاون بەکردنەوەی وەرکشۆپێک لەسەر دەرهێنان و سیناریۆ کە ئەمە جێی خۆشحاڵیە هونەرمەندانی ناو بەڕێوەبەرایەتێکە و هونەرمەندانی دەریشەوە هاتوون بەشداریان کردووە لەو. واتە هەموو کەسێک بۆی هەیە لەو خولایە بەشداری بکات؟ بەڵێ ئەوەی حەز بۆ خولە بکە بەڵێ بۆی هەیە. ئەو فیلمانەی کە لە شاری سلێمانیا بەرهەم ئەهێنرێت تا چەند پێویستە پابند بن بە یاساکانی بەشی سینەما؟ بەڵێ کەوتۆتۆ سەر ئاسکی هونەرمەندەکان خۆیان ئەوانەی کە با بڵێن بەرهەمەکان کە دەرهێنەری فیلمەکان ئێمە ئەبێ بگەڕێتەوە بۆ بەشەکەمان لە بەشەکەمان و قەراری ئەوەی لەسەر بە ئەم فیلمە بڵاو بێتەوە لە بابڕین لە پەیجەکانە بڵاو بێتەوە لە یوتیوبە بڵاو بێتەوە ئایا بچێتە ناو فیستیڤاڵەکانی دەرەوەی وڵاتە ئەمە ئەبێ ئێمە بڕیایی لەسەر بێن. بەڵام هەرچەندە زۆربەی زۆری هونەرمەندەکان یعنی پابند نین بۆ مینەوە خۆیان ئەچن لە فیستیڤاڵەکانە بەشداری پێەکەن. بەڵام بەداخەوە کارێکی باش نییە. ئێمە ئەتوانین ڕێگریان لێ بکەین، بەڵام چووکە کارێکی هونەریە ماڵین بە مادەم کارێکی هونەریە بە هەموو دنیا ببینین. ئاستی بەرهەمهێنانی فیلم لەم ساڵانەی کۆتاییە چۆنە بینیت؟ ئێمە لە 2019 بۆ 24 کورتە فیلمان بەرهەمهێنا. بەڵام ئەو فیلمانی کە بەرهەم هاتوون لە ئاستێکی زۆر ئەویان نییە کە ئێمە ینی چاوەڕوانیەکەین بۆ لەبەرەوەی بودجەیەکی کەمیان لە بەردەستە دەرهێنەرەکان
خۆشی باش دەزانی ئەو بودجەیەکی باشە لەبەر دەستانەوێ کارەکان لاوازیەکی پێوە دیارە، ینی ئەو کوالیتیە نییە کە ئێمە وەکو بەشەکەمان ئاواتە خوازین کوالیتێکی زۆر زۆر باشە بێ، بەڵام هەر بەردەوامین و لەسەر دروستکردنی فیلم و 24 فیلم لە ماوەی 2 ساڵە بەرهەممان هێنا و فیلمەکانیش لە ئاسی ئەوەیە کە بینەر ببینێ. هیچ فیلمێکی درێژەیە پلانتان بێت بەرهەمی بێنن بۆ ساڵانی داهاتوو؟ بەڵێ ئێمە داوای 4 فیلمی درێژمان کردووە لە وەزارەتی ڕۆشنبیری، بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ جوابێکیان ناوی نەتەوانێ. ئێمە ئەگەر لە کۆی ئەو 4 فیلمە یەک فیلمیشمان بۆ بکەن کە ئێماواتە خوازی ئەوەی ساڵانە ئێمە یەک فیلمی درێژیشمان هەبێ بۆی بچێتە فیسفاڵەکانی دەرەوەی وڵات و هەموو دنیابی بینێ، بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ جوابێکمان نییە بۆ تەرخانی ئەو بودجەی کە فیلمی درێژی پێ دروست کرد. مەریوان ئیبراهیم سەرۆکی بەشی سینەمای سلێمانی سوپاس کە ئامادەبووی لەگەڵمان. زۆر سوپاس بۆ جەنابتان.